وقت ایوه عزیز خوش و برک قصه و باس لسر موضوع یا اهمیت نظرات خوم ایمشو هم خدمتانه. من ناوم برزو احمدیه و امروز 3 مانگ نو 2022 زاینیه. قصه و باز کردن لسر اهمیت نظرات من وی خاطر یا وی دلیل که من نزیک زیادتر لدو دیست بازخونیک شروع کرد مثلا میرات فیلسوفل گوران یا فیلسوفل کردان و ای بازخونیچه لأول و من توقع داشتم که بتواند بوتا ویژمانیک یا گفتمانیک یا دیسکورسیک هر سطحی که لناو روشن ویریل یا روشن بیریل یا روشن فکران کردان ولی نه تنیا ویژمانیک گفتگویک نهاتا آراوه و داخوا روشن فکریل ایما روشن بیریل ایما چی گول پلانگل جمهوری اسلامی خواردن و بینا واسرا چینه سنگر دشمن بینا لراسیه دشمن باسکان من که من دعوی بخشین کم که من جور و اسرا و خودنمایی یا خوی گورزانی یا خوی وزلزانین نو میکر بلکه زمیر اول شخص من لیلا منیج جور سرچاوی ای زانیاری لیا که لجیر نو یارسان و شارسانیت یارسان یا شارسانیت کردن لئی دو دیا خریاس وردس اندامول کردان کومالگا که درست نیه و کار برنه چون من یک کومالگا نیریم کردان خوی نازم چند کومالگا درست بیاسن ولی کومالگاواری جور و جور پیکات کسن که ارتباط واسرا حتی لساتی که کلیجا ارتباطی که اوجوره که بتوانستن همگرایی و همبستگی ملیک و آرا بارتن یا لخوی نشان بیتن نیرن ایسا که نه تنیا ای نظراتا که من ایسا چو مثلا دو نمونه تاریخی که چو ای بازخوانیه و توانیتن هاوتا حساب بکریتن و بتوانی من اهمیت بیشتر برزو بکیمن که عزیزیل بتوانن لقصه من حالی بن و من امروز رسیم سجیک دوای دو دهی و زیادتر لدو دهی رسیم سجیک که امروز فقط جاشکان دیرن لوران و من وسانسن و ناخونک دن و خریکن هر و فرمان جمهوری اسلامی باسکان ولا ریبوان خراوکاری بکن چپالکاری بکن کاولکاری بکن خب با یه پرسیار بنرتی بیم خدمتان برک لسری فکر و بکریتن برک یا یه نتنیه یه پرسیار چندین پرسیار اولا یکی چه باعث بی و کام اعتبار الحقی که بناو تمام فتواول و حکومتی که ملاغل سنی و شیعه دانسته مردمی که نجس آید خاون مذهبی که واسرا ارتدادی یا لنو زد اسلامی یا بدعت واسرا
بدعتی نسبت و اسلام که باید هر مسلمانی که وگرد کسی لئی الحق نه تنیا هاو سفره بود قضا بخواه بلکه ایره کنه تماسیش بگیری باید بچوتن چپ که طهارت بگیری تو نازنم نماز پاکی بخونه تو يعني فتوى كانت برنا ويب سايت كان احتياج نية من اشاره و اخونيك بكم يا ملايك وعزيز قال من خاصر يجتزن من تاي او الحق لو الحق نجسة لو الحق مرتدى لو الحق كافر لو الحق كك شيطان پرسته یکی لناوكان الشيطان پرس بي چه باعث بی هر او الحق لجناو یارسان ای قرم اعتبار پیاب که محبوبیت پیاب که تن پاکاوی بایتن که حتی مسلمان لسنی و شیعه بیشن ایما یارسان و اصلا هویت مانه یارسان گذشته مانه یارسان میجو مانه خومان و میجو یارسان و میجو خومان نسیمو لئله ای باسله لچو وصلا سیلی چو تماشا که و خانه کان تماشا کتن خویارسان تنیا لجی الحق و الیلایو نازنم شیطان پرس و الحقیقت و حق پرس و لجی او ناول چوه کرد لماتوا تنیا ماتوایی که اعتبار دایرسان نسراوکان من بی نظرات من بی اوی که من داره هاوردیم و اصلا تفسیری کردیم او برا مرموله که منیجی لجیر دست کاولکاری و خراوکاری هم خارجی و هم سیلی که خارجی هاوردنست نانس بان مل شارسانیت جهان بینی فکری فلسفی و شارسانیت گوران راین جوری لجن مال بود جوری که اصلا غیر قابل هین بودن غیر قابل بازسازی بودن او قرار لجن بخنن و جعلیت بارنن و هر وجهی چو بکردن هر وجهی چو بکردن خب چه باعث بی کابرای که الحق نجس و شیطان پرست رای بی لجن و یارسان خوی و یارسانی بزانستن مگر چه عوض بی چه باعث اوی که حتی الحقنی که جاران خویان و الحق نیان قلم منال و اصلا گواره یا سرپیل یا کرن یا فلانه آوایی فلانه محله خویان معرفی کرن یا فلانه یا طایفه خویان معرفی کرن ایسا مردگکانیان یارسانی نازان تمیرجنیان یارسانی هنرمندیان یارسانی زنیان یارسانی چه باعث بی که ایجور مثلا یارسان کفت سر زوان غیر از اوی که نوسراوکان من اوانه خوانینکی من بی اعتبار یارسان آیا لمنبع اکتر و لشون اکتر و توانید کسی دست نشان که اعتبار دریاوت یارسان تمدن یارسان جامعه یارسان کوملگاه یارسان غیر از من کی اعتبار دا ای مفاهیمه خود توانن منبع بارن و ناو بوان کس ناو بوان که اعتبار داوت یارسان که الحق نجس بیوت یارسان پاکو جی شانازی و اصلا به شکل تاریخ نتوه کرد خب یه بشیکی که تمام ای مدت زیادت لدوده آیا کسکلی کن رخراولی کن که بیشن ایمه چوی یارمتیگ ای شخص دایمنه آیا کسی معرفی کرنس میدیا کان من آیا میدیا کان من و کسی ناسانن آیا هر او نوسراوه لمیدیا کان خویان و شوق و ذوق و فوروارد کرنا نشردانا بلاوه کرنا خیلی خوام
وەتەنیا تاقیقات کردمەسن وەتەنیا سایداری کردمە وەتەنیا نووسامەسن وەتەنیا منتەشر کردمە وەتەنیا معرفی کردمەسی چە دنیا خۆ هەڵا بچیمە سەر یەکێ ئەهەمیەتە یانە من لە چەند نووسراوە لە چەند ویدیۆی چوو هەورم زێ نە ئەهەمیەتە ئی نەزەراتە ڕا کوردان چە باە بود و چی باەتەکەنە براورد بکرێت یا تطبیق بیرێت وەکەت کام نمونوێل یا کام نمونوێل بکرێتە ئایارە کە بتوانێتن بەراورد بکرێت کە چەندێک ئی نەزەراتە چەندێک ئی جەهانبینی فکری فەلسەفیە و ئی شارستانیەتە توانست ئەڕان نەتەوەسازی لە لێ کەڵک وەربگریەتن یا کەڵک وەربگیرێت هەرمای من تای ڕەوشەن فکرێک نێری من یعنی تەنیا یارسانیەک لە مەعنێ من هەر لە ئەوڵە خۆم بی مەسە تایسی چار خۆمم تای من چەندین ساڵە لای وردم لە ئەدەبیاتەکە چەبوتن چاپەڵکاری کەمتر کاورکاریەکان وەری بگیرێتن چاپەڵکاریەکان وەری بگیرێتن وەلا ڕێبرنەکانە وەری بگیرێتن ئێرەکانی ئین واسڵا بازخۆنیە لێ معنیە لە لێ حالی بی من یعنی وە دیاوە چین ئەڕا یەک بزانی من لە گوزەشتەی کوردانە چە وجود داشتێسن ئایا فکرکردنێک بیەز چی ئەموراتە ئەمورات خۆیان برنە سەرەوە ئەمورات هاوبەش بەشێل جوورای جوور کورد چی یەکگرنەسە ئەمورات سیاسی خۆیان برنە سەرەوە ئیمە دوو نمونە فرێت وەلی من دوو نمونە ئەرزتان کەم یەک لە نمونەیەلی کە توانست هاوشیوەی فرە لە شرایەت کورد نزیکە لە شرایەت کوردان نزیکە شرایەتێک بی کە هەندوستان داشتێ مردمە هەند داشتنە لە زمانێکە هەڵسان ڕاچە سەرۆخۆییە هەندوستان و دەرچین لە ژێرە کلۆنیالیسم و ئەسترالیا داگیرکاریە بریتانیای کەبیر لەو زمانە وەختی مەهاتما گاندی و باقی ڕوشنویریە لە هەند لەو زمانە هاتنە مەیدان خۆت مەهاتما گاندی خۆی وەیە بریتانیایی زانست یعنی بریتانیایەکان سیاسەتیان ئەوە بیە کە مردمە هەندوستان یا هەندیەکان چە بکەن فقط وە ڕەنگ زاهری پووس و خوێن و هەندی بن لە فکر و فەرهەنگ و ڕەفتار و ئەخلاق و هەڵس بنیش چە بوون بریتانیایی بن و بریتانیایی وەستڵا وەکو هینێکی مردمانێکی متەمەدن و خاون فەرهەنگ بردوینە ناو مەغز هەندیەکانە یعنی شخصیەتان ورد کردین هەڵا ناچیمە سەر واسڵا تریاق فروشی و مۆتادکردنیان و ئەو توی تەلاسماتە تەنیا لە نەزەر شخصیەتی یعنی کارێک کردوین کە کەس یەک تاک یەک فەرد هەندی ئێساس قرور و واسڵا و هویەتە ڕەسەنخۆی و هویەتە بوومی خۆی نەکرد مەهاتما گاندی خۆی وە جوور وەکیلی واسڵە تاسیل کردەبی لە مەدرسەی بریتانیایی تاسیل کردەبی و سیاست بریتانیا لەو زمانە ئەوە بیە کە مناڵیە لە هەند یا مناڵێل هەندی چە بکەن و ئایارەگەل و مقیاسگەل وەستڵا تەمەدونی چە بکەن یا فەرهەنگی بریتانیا باربارن دەرس بخۆنن تربیەت بن خود کی تحصیل کرده و فارغ التحصیل و اصلاح حقوق لە مدرسە و مرکزگەل تحصیلی بریتانیا بی ای وقتی یەی چوتە ئافریقای جنوبی و ئەسترا من کە بتوانێتن دەرامەتێک داشت و فرە لەو سەردەما هەندیە کوچکردن ڕا ئافریقای جنوبی بچن لەورە کار و هین بکەن و دەرامەت بارن و ڕا وڵاتەکە خۆیان
که یه جور وکیلک وگرد کمپانیا بریتانیا چی لور کار کرد ولی لور شاهد جنایتک بی که جنایتک لذت دار بی ارا کی ارا سربازگل بریتانیا و اصلا متمدن با فرهنگ با اخلاق قانونمند دی وقت مردمگل و اصلا او تایفویل زولو و کشن جنایت تنیا کشتنکن نیه بلکه تم لذت بردنکی چی را واسرا کسی جون مهاتما گاندی تلنگریک بی پلتوکیک بی لمغزه که یه فرهنگ یه تمدن واسرا یه برتری واسرا چه نوع بینی فرهنگیه یه خو ایمه فر انسان ترین لی حیوانی الجنایت کاره یک هات وچه چیه که گذشته خویان چه دیرن و گذشته خویان او نوسراولی که رانمانی جیوه چه کردن شخصیت هندیکان دواره بازسازی و کردن هاورد یه مفهوم کلیدی سواراج که لانگلیسی ترجمه کردن رول اوور که هم اصلا رول اوور که بتوانستن کنترل و مل درون و هم کنترل و مل خارجه که بوده چه دستلات سیاسی هم شخصیت درونی انسان کن بازسازی بکتن و هم چه بکن این انسانی آماده چه بون گردن دستلات سیاسی و مل خویانه بن yani بریتانیا که سیاست و به شخصیت هندیه کن ورد کردی ترس و لرز و دوبرکی و شواشو خستگنارن چکن روشن بیرنیل هندی روشن بیریل هندی هاوردن چکدن لأو مایل فکری فرهنگی فلسفی گذشته خویانه چکدن دواره او شخصیت کسایتی انسانیل هندیه چکرن بازسازی کردن و آماده آن کردن رای یکی چپ که ترس و دل راوکی و ترس لبریتانیا کان ترس لیکتر که چون او قرب بدلن او خویانا جاسوس ساز کردون هیچ اعتماد نمایل بینه یعنی بازسازی اعتماد و لاوردن ترس و دل راوکی و یانا چکردن لأو ما يغل خویانا هاوردن و یانا درمان درست کردن رای بلامت یلی یا رای نهامت یلی که گریبان گیره او کومالگای کجا او انسان یل هندیه بی خب سنجامش موافق بین یا دست لآخری چه موافق بین که هندوستان لجیر داگیرکاری بریتانیا دربارن و استقلال پیاب و یا سوراج واسه مهاتما گاندی ایچ کرده سنگ بنای کتاب و استقلال هند خویج ولی چه کردن او مایگلیان هاوردن و هینکان خویان واسطلا هم پیوندیل و هم گرایی و هم پیوندیل ملی و وجود هاوردن و توانستن و لره آشتی و لره جنگ و لواسرا لگشت امکانه که داشتن بتوانن و مل زلهزی که امپراتوری که گوره بریتانیا سر بکفن و شرایط او دورانه هندوستانه که فرق وگه شرایط امروش اندام ولی کردان فرق هاوشیوان امروش که انسان یلی کرد لگشت بوارکان لبوار سیاسی لبوار مذهبی لبوار فکری لبوار فرهنگی بینسته چه بینسته شون کفته خارجیه لو دشمنی لدیشت و مایل فکری و فرهنگی و باوریان تأمین کریت و تأمین کریا اصلا تا امروش یک نمونه ترتوانی من اروپایل باری من اروپایل هاوردن چکن چین دوران یونان باستان و واسرا تمدن اروپا ناسین و او تمدن یونان دواره بازخونی که چک کردن لسر
کۆمەڵگاداری چەوەتن لەسەر سیاست چەوەتن نەو سیاسەکان چەبی لەسەر ئەخلاق چەوەتن لەسەر عەداڵەت چەوەتن یانە باسخۆنی کرد دەورانێکە کە وە دەوران ڕەنەسانس ناسیێت تقریبا لە سەدەی چواردەی زاینی تا سەدەی شانزە هەفتە هەساوی خۆ چاکردن یەکی جور ڕێنیە دکارت لە قەرن هەڤدە کەفتە ناو قەرن شانزە و هەڤدە لە شانزە پێیا بیەسن و لە هەڤدەی واسرە دەوران باڵقی گوزەریەوە چاکێتن تێتن لەسەر شک دکارتی معروفە کە لەسەر شک وجود خۆی کە من فکرکەم وەتوانم شک بکەم لە ئەوەی کە فکرکەم چاکێتن دەسەڵاتداری ئاسمانی لەرزان کرد و وجود خۆی لە ئەو ڕێە سابت کرد و توانست بنیاد وەسەڵا هینیە لە شروع بکەتە بازخۆنی و بازایی ئیدەگەلی کە لە ناو فیلسوفە یونان باستان البەتە کەسێک وەرجە لە ئەوین کردی و لە ئەو مشەخەسەن وەکو هین کوڵەکە ناسیێتن کوڵەکەی کە نقطە عەتف وەسڵا تاریخی ناسیێت خۆی ئیمە دیونی من لە ناو فیلسوفە لە کوردان شەک ئەساسە چونکە شەکە کە پاکتاوی نەزەرات فەلسەفی تێدێتن و شککردن لە ڕاستیەکانە کە توانێتن گەوهەرەکان بیشتر سێقەڵ بێریێت ئێستا کە تماشاکەیتن هەزاران ساڵە لە ئیڕێ هاوردنەسن سەرافیکردنس گەوهەرەکان خۆیان نەزەرات خۆیان وەلی تماشاکەی 400 ساڵ لە ئێوە 500 ساڵ لە ئێوە ئەوروپای شروعکردنەسن کە ڕێوازێکی هەزار ساڵەی فیلسوفە کوردان چەپکەن بگرنەوە البەتە لە دەوران یۆنان باستان و شتێکی بی ولی خۆ یە لێرە ئەو وەسڵا بوشایی سەدەی چوارم و سێم وەرجە لە زاینی دەوران زاینی یا دەوران میلادی تا سەدەی هەفتم و هەشتم وەسڵا تا سەدەی دوانزەم و ئەو ناوە فاصلەیەکی فرە دەوران قڕون وستاتێتە سەرێکە بیشتر نەزەرات بڕێک لە نەزەرات ئەفلاتون و ئەرەستو کە موافق وەگەرد نەزەرات مەذهبی کلیسابی توانستن لێ استفادە بکەن ولی خۆ ئەو هین ئەنتقادیە لە زەمان ڕێنێ دکارت و ئیلاوە بیشتر باوبی و فەلسەفە شاخە جورە جور فەلسەفی لە لێ جیاوابی هەڵا لە ئی حوزەی واسڵا کە وە ئێران ناسیەتن لە جغرافیای سیاسی ئیمڕۆژە کە بەنێ ڕا هەزاران ساڵ کە هەر وجود داشتی هەمیشە ئیرانە نەزەرات ئەفلاتون و واسڵا ئەرەستو تا سەردەمە سەرەوەردی و ئەبن سینا و لە سەردەمە مەلا سەدرایە چەکرێتن یانە لە ئەو هێلگەل فەلسەفیە وەگەرد ئەوەی کە فیلسوفە و ئەسڵام مسلمان تەقەیرتە هەوڵە لێداوین و هینەی کردوین هاورد کردە یەکی وەناو وەسڵا و حکمەتە متعالیە ناسیەتن کە وە نادرستیش فەلسەفەی متعالیە چە ڕای چوتەکە خۆ لەچە هەر وەختە هاوزەمان وەگەرچە ڕێنەیە دکارت لێرە وەرە فکرکردن بەسیە هەرە و چوڕێی چەکە کورە واسڵا گوێی چەکە لە فیلسوفە یونان و جاری بیێڕەنە و وڵاتێ ئەڵا ئەدیان ئەبراهیمی وە تۆرکردی وە مسلمانێریش کە لە چوارچەی چووەی ئێرانە تماشاکەین و ئێستا کە تماشاکەی ئەلامە تەباتەبایی چەکە دەرێتن سەرزەنش کێتن ئەوروپایەر و خاطر یەک هیچ کامیان جور مەلا سەدرا نەتوانستن یە حکمەت محکەم هین بکەن ڕائای بێن
که ولی پرجو بلاوی فکر بگیرید ولی هم که شاخل و اصلا فلسفی و فکری فلسفی بگیرید و تحسین کتن که ملا صدر خب علامت با تبعی چی نسری یک دو ویدیو که وگرده هنا هنری کربن مکاتباتی داشته وانه که هنری کربنیش کسی که هین چاپ کردیسن کتابه که حاج نعمت الله حق العقایق خب تماشا کردن ایان لیره تقریبا 11 قمری ور فکر کردن صد کن یعنی فلسفه کفت جر رکیف هم شریعت و هم صوفی گریج و ایمه دونی من که سر رایه فیلسوفل گوران تا 80 سال یا 90 سال هرچی زمان فیلسوفل گوری ایمه تیمور بانیارانی و نور سورانی چکن او هین استقلال فلسفی خویان ادامه دن و آخرین یاری لسر او جهانبینی فکری فلسفی خومالی کردانه بنا کن یاری که چه لرزه خیطه جسی سردمداری وقت قاجار لتهران بوده تا نمایندگی لکرماشان لمنطقه لباقی شهر کنید یعنی اوجو لرزه خیطه گیانن که حاضرن چپ کن حاضرن سرمایه گذاری بکن وصلا در خزینه کانن واز بکن چیم نسا سری اوی چم لشرکان این هاته لشرکان حاج نعمت الله جهون آبادی که بتوانستن هزینه لشکرکشی را گوران را دالاهو که لو موقع بناو نیسرا وکن تیمور بانیارانی دیوان تشکیل داد دیوان مدیریت که دیوار بتوانه بوده دیوان مدیریت گشت کردن ولی خب همیشه رسم یه بیسه و یاری رازی من بدیلی که لناو کردان بیست همیشه لیه هسته و شروع کرده و یواش واش پردانس بکلیه ویدیو اکتره چی نسره چون زودتر لنظر نوی ایجور ویدیو اک داشتم ولی خود قرار بی یا هین داشتیم من یا برنامه لسر ناسیونالیسم تمدنی که آگاداری دایم مبتنی بر خرمان و اصلا گوهرین یاری و لسر ناسیونالیسم مذهبی که دیاتر برای لسته که و اصلا فکری فلسفی چی سر جوازی و اصلا ای جهان بینی فکری فلسفی اصلا دنیایی که انسان و جوری که دنیا و جوری که دونیتن اصلا خلقیان دنیا و سر اساسی که دونیتن و یه که چیم سری زیوتریش ولی دواره تکراری شو که بتوانی من این ناسیونالیسم اصلا مفهومی که من لور نیاشتن مفهومی هینتر مفهومی که کارآمدتر به میکان ناسیونالیسم تمدنی و دیاری ناسیونالیسم لی منظور چست تمدن چست و لوانه لأو ویدیو شهر وزیب که من متایسر را خاطری که لی مفهوم امروجی استفاده کم لی مفهوم که بتوانیتن منظوره که توزیک فهم منظوره که توزیک آسان تر و بکیتن را کسی که نظرات من پیگیری نکردن و آسانش نیه فهمیدن و داخل شد گفتگوی کیش نیه پرسیار جوابی نیه که بتوانه شیکاری بیشتر بکیتن حتی لست روشن فکریه چه حالی نون فرلی باسی لراوچن و قول جمهوری اسلامی لیلا سمپوزیوم شان آمدن دین که لیلا شیرخوانی مراسم شیرخوانی دانن یعنی کشتی پلانیت جمهوری اسلامی را خاطر چپ که ایسا را جمهوری اسلامی فرق ناکیتن که فیلسوفل
والدوريش معرفي بن يا والشاعر فيلسوف والكردان يا قوران والشاعر معرفي بكرين يا والدوريش الرجل الإسلامي فرق ناكي مهم أوسوت وفيلسوف نناسيا نظرات ونظرات فلسفي جين نكفتن وإي نظرات أنا جوري فام نكريت كتواني بوتا بنواي دامرزانن يا شارسان يا انساني وهي رأي الجمهورية الإسلامي يمهم رأي الجنگ والنظرات منكد نيلتن نظرات من بوتا گفتمانی کی مایه گفتمانی کی یا دیسکورسی کی گورتن لساتی کی ورو پربسند ورو گفت هینی کی ویجمانی کی نتوی حالا رأی شارسانیت گوران ای جهان بینی فکری فلسفیه رأی لایان حتی لتی زیاتر لدو دیونیمه که من خصمس وردس روشن بیریل کردان هر روشن بیریک بیاتا و من تنیا نمنم من فکر نارسی روشن بیریک بوتن ولی را یانه نادیده گرنس لتی ریخراوداری و اصلا خبات سیاسی اران نتوی کرد لراسیه لیست ورده سال آخره کشتی و پلان دولت المنطقة وهزيل الواصلة يا يك ولاتي الامبرياليستي بيسن بنرت كرت وش كان الناس ريشة كان ويجون بشيلا چون يعني تمدد جور روشن بيريال جور جون بشيل هندوستان سردم واصلة مبارزات مهاتما غاندی نچین و لخویان لگذشته خویان لتاریخ خویان حالی بن که بتوانن یک قامت تاریخی ارا خویان ارائه بیان تعریف بکن ولی قامت تاریخی بتوانن شخصیت اینا کان انسان کان بسازن و باسازی بکن که چه داشت نسن مایل فکری فرهنگی فلسفی خویان چب یسن که بتوانن لبرهمگل فکری دیگرانی چب کن تکمیل بکن این کار نکردن نه تنیا این کار نکردن حالا ای جور داینی من که ای تمدن خویانه لقالب مذهب ارائه ناخورا کریاوتن وی شیطان پرستویانه کردونه چه نجس رایان ای تمدن خویانه خوی من یه دود هز دیری من و دیان زوان و بیان وشیم یه شارستانیت خوتانه یه میراث هاوبش گشت بشکان کردانه ولی چکن لی مدت ماشاکیتن هر جوری که چیم نسری هر جوری که دستن فاش کنم کارتل این درست کردن سیاسی که بتوانن یه بنشون الحق و بنشون الالهی و نازانم هین ولی و تمدن نیل هر یه جریانی سیاسی و روشنبیری لی تماشا که لی کلاب هاوس هیندن باو تاهر شاعر و شاخوشین شاعر و نازانم یه چین ترتیتن که یعنی دوریشن و صوفی بینسون نازانم عارف بینسون خب نازانین هین بنن لجای اوی که او کوبونه لواساو برنامه لساسکین خویه برنامه جواو سؤالش لمنبی ایزانیاریه لمنبی ایدانشی که الحق نجس شیطان پرست راتان کرده یارسان فرفره پیروز خب بپرس فیر بن مچن و هینی که واصلا
خیالێکی کە مردوو زنووە نەکرێتە و جوورەیە کە فرە لە سەرانی ئیجاریانی لە وەتنەسێ بڕێک لە مناڵێن منتەقە داوای وەسرا زوان گورانی کردنەسن لە ناو حزبەکانە مردوومان بۆ مردوو بۆمان زنووە مەکە خۆ ئەحمەق تو دیریتن یە زوانە ئامیانە یانی چە یعنی تو دیری تەمەدون خۆت بەرهەموێ لە فکری و فەلسەفی فیلسوفە لە خۆت چەکەیتن نازانم چە بیشم لە جەنماڵ کەیتن خەیتە لاوە بێ ئەوەی کە وە دەرد کۆمەلگاکەت بخۆت بێ ئەوەی کە وە دەرد ئەخلاق سازی وە دەرد شخصیەت سازی ئەنداموێ لە کوردان بخۆتن خۆ یانە تۆ چی چەکەیتن نازانم تۆریە لە دموکراسی و نازانم تۆریە لە مارکسیستی و تۆریە نازانم لیبرالی و تۆریە فمینیستی و فلان و بیمان لە دەرەوە تیریت بدونەوەی کە پەیجور بیتن بزانیتن هاوشیوەی ئی تۆریە لە میراسی کە ئەڕاتمانە سەجێ لە میرات گەورەغێ داناغێ خۆت پیا بود یا نەوت هەوڵ هەڵە تو سەرژدەت نەویەسن نازانم و هەر لەژێر نازانم چە بیشم هاندان خارجیە و دشمنگەل بیتەسە دشمن خۆت خۆ من دێرمە ڕادویشم دوو دەهە زیاترە منە ڕەت دەرتێرم ئێستا کۆت نییە ئیمە لە گشت بوارەکانە واسڕا جواو بگرین لە ناوی مەتنیدا وەلی بنمایغەلێکی هەس کە توانیتن دنیای خۆت لەبانی ساقوە بکەیتن شخصیەت ئینسانگە لە کورد وە پێوەست لەی مایغە لە ساقوە بکەیتن هیز و هاز بکەفتە وجودی لە وجودی پێیا بوت کە بتوانێت جربزە پێیا بکەیتن بتوانێتن ڕۆڵ ئەوەر خۆیکی لە نەزەر سیاسیوە بکەیت دنیای دەرەوەیش تەسخیر بکەیتن دنیایکی لەلی قەسپی کردنەسن و یە مجموعە جەعلیات واسەڵات تاریخی کە بنەواکێکی هەر لە خۆ دەزینەسێ بیشتر نازانم چەندێک هینا کوردیەکان نییە کە مقایسێ بکەم وەلی شانامەی فەردۆسی تاریخ توی هەڵا چەندێک لەلی ئەوەز کردوم چەندی جالجوور هەرجوئی سەردەم سەیە لەوە وەسەری چۆ بەڵای وەسەر نەخۆ وەلی خۆ معلومە کە ئیە میراتە کورد بێسن لەناو پادشاغە لەواسڵا یان ڕاخۆیان نمونەت تیرن پادشاکان یەکەتاز بینەسن مەغز واسڵا مستەبد بینەس وە تۆرکولی خەوەرێک لە واسڵا ئەنجومەنە کۆتەران و مۆحتەران و نازانم یانە نەوێن هەر جەمگەل جەم هەفتەن و چلتەن و نازانم شۆراغەری کە بینەسە کە ڕا قانون گوزاری و ئەڕا هەیئەت وەزیران و یانە کە بتوانن پادشا لە قدرەت سیاسی وەگەر پاشای باش بکەن پادشا لەژێر نەزارەتیان بووتە ئێرەکانی فرەخوازی کرد لاتە ڕیشی بگرن با نەخوار یەکتر بنەشونێ قانونمەند نەوە شۆڕش و واسڕائین وە نمونە لە ویدۆیەکتە کە لەسەر و واسڕا ئەڵا ئەو مەفهوم ناسیۆنالیزم تەمەدونیە قسەکەی من تای ئەرز من ئێستا کە ئەڕا بایەتەکانێ کورد وەی جوورە بە قۆڵیەکەی جانێت سیوارد میل ئی فشار ئەکسەریەتە ئەستبداد ئەکسەریەتی حاکم بود ئینسان نەتوانێتن یە فکر تازەوە ئەرا بێتن نەتوانێت جووری تر تەفسیر دنیا بکێتن یا وە قۆڵیەکەی سلاڤ هاڤڵ وەسەڵا پەسا توتالیتەرە تماشاکەیتن هەر کابرایش وە ناو شوڕشگەر بێسە هینێک نمایندەی جمهوری ئیسلامی بەرەلەیم
خوی ئەو سیاسەتێل جمهوری ئیسلامی بێتە ڕێکخراوەکان بنێڕێەوە هەر یەکێکی سەپاڵ جمهوری ئیسلامی خۆی هەر ئەو مەقازەدارە سەکە سلااو هاوڵ واسڵا شاروا پێکێتن کە کارگەران جەهان متحد شەوی و وەگەر ڕژیمە بوتە نمایندەی ڕژیم دەستورەتی کە هەلو شعاری چه حالینەوەی ئەنێ وە دەیان نمونەتر کرد هاوردێسۆ لەو حاڵەتێلێکە کە چجور ئینسانەکان بوونە سەرکوتگەر بوونە مجریە سیاسەتکە لە حاکموێلی ڕەنابوودی خۆیان ڕەنابوودی شخصیت خۆیان ڕەنابوودی ڕاوە لە ڕێبردن ئەهداف خۆیان و هیچ و پیچوەکردن خۆیان هەڵا ئی بەسە لێیەوە هات کە چابێ مەجموعەیەک جاش دیارە ئینسانیت شەریفی چار لە ناویانە و بڕێکیانی گول خواردن وەلێ مەجموعەیەک جاش لە ناو واسڵا ڕێکخراوێک و ناو یاری کورد چەکەن هەچ ڕۆژە بینەسە ئەمید جمهوری ئیسلامی نمایندەی جمهوری ئیسلامی ڕا تەجاوزکردن و حقوق من لەسەر ئی باسی و من ئاگاداری دایم کە بەنامە لەسەرەوە بود من تای خۆشم نهات کە ئەوانەی وەختەکە وە هین وە ئی لە مەورد ئەوان وە بگوزەری وەختی بەرنامە وە مایەوەیەکتر نەخەم ئەختیار عەزیزیەل کە دنیایەک ئیمە لەسەری قسەکەی من یانە تەنیا پادە و جمهوری ئیسلامیین ئەڕاچە ئەڕا خراوکاریکردن لە ئی دنیایی داوای بەخشین کەم خۆ هەڵا ئی ڕێکخراوهینە من مەجبورم وە خاتر ئی کە ئەزیزیە لەیە واسرا ڕەوەند تاریخی هالی بن کی سازی کرد یاری کوردیا باقی جریانەکان هەڵا جریانە واسڵا ئەو موقعی یارسانیە چوی درستبین منێسا هینێکی کورتێک لی مورد و ئەرستان بکەم کە ئەزیل بزانن یانە من لە تێی 2 ساڵ و زیاتر لە 20 ساڵە ئەو قەرە خۆم گوڵی جمهوری ئیسلامی خواردمەسن لە تڵەڕام نانەسوە فرەفرە چۆم واز بیەسن ئەرستان کردم لە ئەو ویدۆکان چوی یا لە نووسراوەکانی چەتا چوی ئەو خۆسوزیە 2003 یانەینە تەڵێک بی ڕائی نەزەرات منن نریاویوارە و خودسوزیە لە خود جنایەت جمهوری ئیسلامی بی کوشتن سەی خەلیل عالی نژاد جنایەت جمهوری ئیسلامی بی سێوەڵتاشین و نازانم کوشتن ناوەکە یادم نەما سنگە قەوم لە ئەو خانەداندارە ئاتەش بەگێلە یانە جنایەتێک بی جەنگ نازانم جاف و قەڵخانی یا جاف و قەڵخانی کە نا یا کویک و یا ئەوایی کوورەبی قڵاوەڕی بی یانە سازکردن یانە گشتێ پلانگەری جمهوری ئیسلامی بی لە ڕەوە لە ڕێبردن ئی ئەزەمەتەکە کوردە لێ حالی نەوتن جاشەکانیش دەولاوە هاوردن چەکردن کە یارستانی کوشت نەکوشت کوشت نەکوشت بەرامەکانی هین کردی من لە ئەو خسیمە وەرڕخنا لەلایەن نمایندەیە واسڵا مەجمێ مەدەنی یارستانە و موقعچە کە من لەلایەن حمایەت کردم کەدیم دیوار معلومدا کێنە جاش خۆتە جمهوری ئیسلامی یانە خاس پیاوەکان و ئەو هەیئەت نازانکی کە سەی ئەحمەد حوسێنی لە نمایندەگی لە تەرەف سەی نەسرەدین هەیدەریوە سەرپەرستی داشت ئەوە ئایم خراوەکە بێ و موقعی هینەکان سناریۆکان جوورێک نووساوی جمهوری ئیسلامی کیمە ئیجور بەرداشتکردم یا من ئیجور بەرداشتکردم کەوانە پیاخە بین خراون کارکتەرە خراوەکەن یان کارکتەرە خاسەکەن ئی مەجموع لە ڕاستیە تەنیا جمهوری ئیسلامی سناریۆکە دوو کردی کە یەکی لەو موقعێک من کەفتمە دام جمهوری ئیسلامی هەرو موقع بێسە ئەرستان کرد واجی شەرمیش ناکەم خۆ لە نادانی
خۆم پلە هات مەستایم ڕۆژ دێرم لە خزمەتانە چوار کەلەمێ پوختە ئێرەکانی وە نەزەری وش پوختە باتن ئەرستانکەم نادانی منایسە پیسەر ولا تي مدته أو قرا رام روشن وبيزي بدون سنديك بوتن شبكة الواصلة مور الجمهورية الإسلامية رام روشن الشجور كاركن لكام مديال ديرن فعالا كام رخراول ديرن هداية كان براليما وهي جنة كرديم نسن وقال قشتانا وقت خوي مورا كان فاش كريم إسا إير رخراو یاری کرده و اصلا که تازهیش هاو و اصلا هاو آراسته و هاو وقت و گرد میدیال جاشکان داخله این وشه یارستانش خصنصا ناوکه خوین یاری کردی یارستان اوانش لوره پیران یارستان ازانم دالهو یارستان جانان دالهو یار بیسه یارستان خصنصا دمچکی و نازم جانان پیران او میدیا که بیسه پیران یارستان خصنصا دمچکی و نازانم رسانه فرهنگی یارستان یعنی یارستان لی این مدته که من شروع کردم پرچم یعنی شروع نه پرچم کاورد مخوار و شروع کردم مخالفت و گرد سوستفاده لنظراتم تماشا که ایتن رخاطر تبلیغ زو یارستان خصنا ناو میدیا کان خویان رأي لا هنا كان كفتوى شوكي يارساني كسو أوانا نمايدة كيكا سئير خراو ياري كوديشة وخاطر أويك وجريكي وقد كان كلوب ترك وناو رخراو ناسيان رخراو سياسي كيانا نظم هرمترا مبارزة كردانا نيش نتن وإي هنا وإي گەم ژەبازیە نازانم و شانوگەریە لە خۆیان نیشانداین و ماچ پەرچەمکردن و نازانم ئەلەم شەنگە خستن و یەک تەعارفکردن یان نازان نە مبارزە هورمەتیمان وێسن نە ئینسان کورد شخصیەتە ڕایمان وێسن یانە هیچ نەیشتنەسن و ئی نمایشکاریانەوە وەجێری هاورد نەسن یانە چاکردن لە رخراو تازه نادم یا هاوپیمانی سربخوی کردستان یکی لأو رخراو لهریک جاشکه لسا او موقع یکی کن تماس ول من کرد وتم اهمیت منه پن چون اهمیت بینه من مجبورم لجن مالتان بکم خب یاری کرد چو تشکیل بی کی درسته کرد خو یاری کرد ایما وخاطر أويك النظرات من نوتا ماي فكرية تشكيل الرخرة والدرس الساوي السياسي يا روشان فكري بياتا وللنوي شاكردن آغل هاوردن من يفيدوتر أرستان كردم ك أو سيفرات حيدري هنا جمهورية إسلامية هنا ديك مردم قلخانی مردم الحقیقه جیر فرمان بنمال سردار جاف چکدار بیون چپ که لنوار مرزدیر و بخن و سیفرات هات وعد وعید فرق دا مقامات عراقی لو موقع و چیه ماموریت کرد و خوی کردش هین کرده شکست خوارده و اصلا که هینا کان البته شکست خوارده نه که خیری که عراق نیست عراق عصبانی کرد که هینا که اصلا و مصرف و چک مکان لیان سند و هین مردمگا باردار رومادی خب جنبش و اصلا را خاطر شنگم کردن یا چند نفری که نابمون که جنبش جامعه الحق ناوی به مقابل یه مدت لجر چتر کماله بیه مدت لجر چتر نادم سال دو سال ترکیشا هر ماه لجر چتر مجاهدین بین کماله بی یا حزب دموکرات کردستان ایران بین یعنی مقر داشتن لورا و سقیه وانو آزوقو یعنیش رسیفیان یا یک مردم مالمان رای کردن اما موقع مردم نزانست که یعنی بیوجدانی کن بدون اوی که برا توجه بکن که چه بلای و سر مردم داخل تیتن یا و سر این مردمتی چو گذرانیان که عراقش کمی کل راجیان بجیویجیان دیتن کی باید کن ایرکان یا دور خسر در برونه کی دیته مثلا اصلا توجه یعنی نکردن که لوره که کسری داخل هاوکاریان کن را او
حمله واصله ساختگیه چه سریانتن که دیوارش معلوم بی او فرماندهی محلیه بسیجو پاسداره دیوار جمهوری اسلامی بی شرفی کرد هرچند هین خوان بی پلان خوان بی نقشان بی ولی را خاطریه مردم نزانست و ایان ترس درست کن لناو مردم او فرماندهی بسیجو گروه بسیجو پاسدار مرزیه که هاو کاری کنن گشتن دیوار ندارم چنین دیواتر سالک بیا هرچک ورده گشتن لناو بردن الیج مردمکه باردان را روماجه که هیچ کس مسئولیتن قبول نکرد آقای چکر چیا یکیتی لو موقع ولی چیا منطقه سوز واسه که یکیتی چویه بو سفارش کریاوی جلال طالبانی و حتی فرانسه را خو آقا خواری نوی ایما ل 1998 که یاند ارز کردم هاتن که او بشو خسندی دواره قیبت سقرای کردن تا 2006-2007 که ایمیل لسایت یارسان لی نظرات منتشر کردی مردم هیجان بی و قرور گردیان و اصلا یارسان کفت سر زوانیانه یعنی هاتن که نیلن دواره هری سی فرهاد هیدریه هات که نیلی دواره لئی مایل مردم چپکن بهره بون و بتوانن شخصیت خوان بازسازی بکن و بتوانن رخراول جریانیل سیاسی درست ساوی که رد فعل حقوق خوان درست بکن آقا ها چپکه بشونه من او موقع تحلیلم غلط بی و فکرم رسی یعنی هولدن که مردم لجیر مرک خویانه ببیلین و وصلا و آقا و سر بینا مریدی خویانه حفظ بکن ولی تحلیل من که دیار گشت دامدم یک و مجموعه اطلاعاتی چرام هات آقا شخرم بازی کرد که 2007 چی جنبش دموکراتیک یارسان وصلا دامرزان وگر دوسیلی که کلی ایمه بریان لو زمانه چکرد خوی بیا هینان نفر یکمیان چکرد شروع کرده خصب کردن یا کلیله او تفرقه و به اعتمادی درست کنن که ایه بتوانه چه لیک جایان و بکیتن و دیار کاری کرد او قراب آجزیان کرد که بتوانن چه بکن دی خوی در بکن یعنی او جروب بک دری بکن ظاهره ولی خود لواقع هدف یبیک و چینکه چی یلت متر بید و اندازه کافی بدی کردوی لبین ایانه به اعتمادی و واسرا دلنگرانی و هین درست کردوی ناخوشی لبین او کسی که باشتر بین لو جون بشه مخصوصا کسی که ازو کمیته ناواندی بین خود دیار چی چکرد لیره نمن که من هین دومه هاتم و ناوکه گورانی مرا سازمان دموکراتیک یارسان او چی چکرد سازمان ای رخراو یاری کرده درست کرد و گرد مجموعه اکتره که بتوانی چپ کتن ای دو شقه درست بکتن مردم بشونتن هدف یبی هدف اون یعنی خویان هلی اولی که هیچ پیانوی مایه ای باسو باوتیل یارسانه من بیم من تا اولی که چی لمدیا کان قصه کرد بیا کار ناس و نازانم یارسان ناز هر اوزان یاری و اطلاعات الحق و الیلاهی و حق پرست و نازم شیطان پرست بینه که و طور کلی نظرات من و مفهوم کان من گشتی ولی ری بردن و گشتی کول کرد و دی پرسی که چه خوام نکردن ای شخصا این نظرات ارائه داغز این مفهومه چی ایمه بوی من این نظرات چی ایمه بوی من و کیف خومان تعبیر و تفسیر لیکنی و کیف خومان بیشیم را دیگران خوی هست را نتوانیم در فتره رای برخصنی من لمدیا کان مصابه لیبکی من سمینار رای بنی من و بینار رای بنی من خلاصه بتوانیم نظرات که بجنفی من خاص خرای که من و درست لیلی حالی بی من گشتی بیا یارسانی و یارسان ناس و حتی سنی و شیعه چاتن بین مفسر و واصلا معبر بنماوال یارسان
یارستانێکی لەو موقعێکی مەز شروع کردی من ئالحەق مەزهەبێک بی کە سەهاگ لە 700 ساڵ وەگرێدا مەرزانی و ئەو میراتی چێ ڕەسوویە هەفتوانەیەک هەفت کوڕە سەهاگ بی. خۆ من مەجبور کەفتم چە بوتن کە دوێنم نەزەرات من مەفهومەکان من گشتە هەرکە لە ڕاست خۆیە بێتن وە کەیف خۆی بەیانی کە و لە مدیاکان نازانم ڕێکخراوەکان هەر کامێک کارناس خۆی داشت هەر ئالحەقێکی گیران هات کردینە واسەڵە کارناس یارستانی و لە لێ پرسین و یارستان چە بود و باوەڕیان وە چە بود هەر ئەو مزەخەرفاتێکە کە پەژوهشگر و تا مردم دەوریش و مردم عادی لەسەر ئالحەق و ئەلیۆلەهی و نازم حەق پەرست و ئەلەوی و باکتاشی و فلان ویانە زانستنە دروزی ویانە ئەوردن لەجێ ناو یارستانی شو باسیکردنەوە جمهوری ئیسلامیش کرایە کرد پەژوهشگەری خارجی پەژوهشگەری و ئەسرا هەرفەیی کرایە کرد کە بتوانێتن لە ئەدەبیاتە جێ بکرد و ئاخرین هینگەرێکی چ ئاخرین هەوڵگەرێکی چ لە سەمپۆزیۆم ئاسرا شاهنامە لە هەولێر کەسەن ڕەبتێک نێرێتن و بوومە شاهنامە و لەناو مردمێکی شاهنامە هاوردنەوە خۆیانە بێچێت لە هەولێر ڕەخاتە فقط جەنبە تەبلیغەکەی چێ بکەن لە هەولێری چوار دوگ لە جاش هاوردنەسن کە بزانن شاهنامە چۆن ڕەنگدا ئاسۆ لەناو ئاین یا یارستان بێشەرەف وێل خۆ یارستان من ڕەسانمە ئێتبارێک تو وە ئالحەق هیچ هەواڵێنێ نەپرسیت هیچ هەر کەس وە ئالحەقیش بی و شەیتان پەرست زانستی و نەجس و کافر و مرتد زانستی تێ کە باید وە لە هەوماڵی کردی دەیقە بچێتێ تەهارەت بگردای ئێستا یارستان چا ئەمە هینە ئەمە ناسنامەی کوردە بۆ کام ئێتبار خۆ لەولا لە مریوان شێرخوانی دانان دوگ لە جاش بەن هین باوە تاهر شاعر بێسن نازم شاخواشین شاعر بێسن لێرە ترین لە کڵاب هاوس هەرە و کارەکەن باوە تاهر عارف بێس و سوفی بێس و نازانم قسە لە عشق کردێس و وەگەرد تاسی ناوەبان حافظ و سعدی و نازانم مەولەوی و فلانە شاعر عرفانی فارس جنبش دموکراتیک یارستانی که سیفرات واسرا که بتوانێت دامەرزیان ناوەکەی ڕاوە و جورێن پافشاری کرد بوتن کە من نەویم لەو کنگرێت موسسە یا کنگرێت سەرەتایە ڕاقاتیە وەگەرد ئەو جنبش جامێ عەلاقە یەک بری کە ئی بوتە پاڵەوان تاریخی کە لەی دومەقتە کە هین شروع بێسن مبارزە سیاسی ئاغا تەشریف دارسیس و ئاغا باس بێسن ئی هینە بکرێن و بڕێکیچ ئینسانە بێوجدانە نازانم چەند ناوی بنیتن کە خۆیان وە کۆمونیست زانستن وەگەرد ئاغایە چەکنن شت ئاقڵ کردن هاتن ئاخە ئیانە هین دیرن هاتوین ئیانە پایگاه اجتماعی دیرن باەتەکانی مقام و ژڕیان قالبی هین حەقوتوە داوای حەقوتوە ڕیان کردن چارت تەشکیلاتی ئاوردوێن کە یەک کورسیە ڕابەریە دائمە ڕایان دابین بکرێتن کە ئەوی گشتی وە خاتر چە وە خاتر ئیەی کە حوسڵەی مردم سەر بوون ئەو قەرز سەر بنە سەر مردم ئەو مردمێک کە حاضر بین بەشدار بن لە دروستکردن یە ڕێکخراو سیاسی کە واش هینە بکەن بتارنیان لە دەوری هینە نێیلنیان لە دەوری جەمشتەکە کە کەفتوێ ڕێ لە دەوری نەزەراتە نێیلنیان و بتارنیان بڕەنجنیان و ئەو کاری چەکردن موفەقیش بین و دیواریش کە لە جنبش دموکراتیک نەمان چی شەکرد ڕێکخراوی دروست کرد و ناو ڕێکخراو یاری کورد وەگەر مەجموعەیەکترە لە کوور لە نەڕۆژ خۆ ئەو ڕێکخراوی چە چەبی ڕێکخراوی چە خۆی چ ئێتبار نیە کەسێکتر هەر لە بنەماڵەی هەیدەری
و ناو سید فرود حیدری دکتر سید فرود حیدری هاوردن چاپ کردن که بتوانێتن هەرە و نەخشێکێک کە سی حەسەن خاموشی 1998 ڕا تەشکیل ئەو ئەنجمەن فەرهەنگی دەیشت وڵاتە ئین کرد ئیفا کرد و نەخشێکە کە ئەو خۆی کاندید کرد ڕێ ئەوەی چاورد متە ڕێیەکان خۆی چەدا سەیفرات کە سەیفرات بوتەهینە وە شیوەیەکی ناوبا و دنیا فقط ئەوان نفوز داشتن مردم قبول کرد و لە نەروێژیش ڕا دروستکردن ڕێکخراو و یاری کورد سەیفرود هاوردوێن کە واسڵا ئایم خراوی سەیفەرهاد حەیدەری کە مردم خاطرێ خۆشی کردنیا چێرێ هینێ نەوی چێرێ واسڵا خۆشناوێک نەوی و ئی کەسایەتیە تریانە پڕێوە بکەن لەورە سی حەسەن خاموشی و لێری نازم ساڵاکە بتەچانی لە ڕات تەشکیل ڕێکخراو و یاری کوردەچە سەیفرود هەیدەری هاوڵین دکتۆر سید فرودە هەیدەری خۆ لەوریچە دوارە شروع کردوویە شیوایشی و ڕەنجانن ئەو ئەنداموە لەو خولاسە کارێک کردووی کە لەوریچە چە لەوریچە جینەوت یعنی ئەمدەنی کاریە لەکرد کە بتوانێتن نیلی مردم سەر و جامانێ بگرێتن یە وەزنێکی اجتماعی سیاسی ڕاخۆیان داشتون وەکی یە مەعموریەت جمهوری ئیسلامی بی و ئەدامێ ئەو مەعموریەت ئەوایی لە 1970 میلادیە بیە کە لە هاتووی وەگەر عێراقا واسڕایە جیخەڵ سەردار بنەماڵی سەردار جاف بگرێت خۆ نادەم ساڵێک یا دو ساڵ چەندێک ئەزای ئەنداموێل کۆمیتە ناوەندیە ڕێکخراو و یاری کورد هاتن وە گەرد سازمان دموکراتی گەرسانە یەکگردنوە کە یە ڕێکخراو داشتون دوارە ئاغا وە گەرد جاشێرە یاری کورد دوارە سازکردنەوە دی ئێزای کمیتە ناوەندی هاتووی وەگەردیان یەک گوری بعدەکانی دوو ڕێکخراو بوونە یەکی وەلی چونکە جمهوری ئیسلامی ماموریەت داویەپی دوارە یە ڕێکخراوتر ساز کرد هەوە ناو یاری کورد یعنی وەی معنیەکی یاری کورد معنیەستن ها یانە فقط یە مەجموعە لە ئەنداموەرێکی نەسوە کرد سازمان دموکراتی گەرسانە یەکگرت نەسوە خۆ باید چکر دورة سیفرهاد حیدری و رهبر افتخارین هینه کردن قام داده کردن نازم همه رهبر افتخاریه یا هیچ اعلامی و بیانی و اصلا آگاهی نوی که خلاصه ای کرسی رهبری افتخاریه تمام بیز یا هر واس ولی معمولیت چندین کس سر تازه هاتیسن مجموعه انکار نکرید مجموعه انسان با وجدان و صادق هم لزمان جنبش دموکراتی گرسن هم لزمان سازمان دموکراتی گرسن و هم لنو رخراو یاری کرد انسانی منصف و با شرف و صادقی کن که لوقت و لگیفان خوان ماینان که کاریک بکریتن ولی یعنی کشت دانه آو ایسا او ڕێکخراوەچە ها لە تاویل چەند جاشە کە لە تەی مدەتە هین کردنەسن گورووەلی و لاپەڕێل فرێک لە فەیسبوک دروستکردن لەژێر ناو سەی قاسم ئەفزەلی و ڕێکخراو یاری کورد نازانم سویس و ڕێکخراو یاری کورد دانمارک و ڕێکخراو یاری کورد نەروێژ و فڵان و یانە ناوەل جورای جور چا ڕاخاتر خراوکاری و ئیمڕۆژ جمهوری ئیسلامی لا أو هني لا استفادة كده لا أو لا برو هني لا رخا خراوكاري استفادة كده لطريق جاشي لأنه كا كان قلي خوي الحالة كوميتة ناوندي رخراو ياري كورد وياري كوردي شاتي سناو إي هاو بيماني نام كان مانك فيش ليور راخاتر خراوكاري كبتوان ناو قدر كان ياري كورد لیلا وگرد پیکاکایا هاو پیمانی ارا برایتی گلن کوشش کردن که برایتی گلنیش او بوده که یارسان جور ناو مذهب
ناو هاوبەش هین بکرێت فرقەیە جوروای جور بەکتاشی و ئەلەوی و ئالهەق و کاکەیی و نازانم دروزی و فلان و بیمان بناسیێتن کەسن لە میلکان خۆی دووری وە بخەن لە مەفهوم خۆی دووری وە بخەن لە نازانم چ حەسن وە دەرد نەیلنێ ليلى لجيرنا وفعاليتي المذهبي ترك وفارس ونازانم حكي فعاليتي المذهبي ناجورة كسم وكردي جرب نريد شاد لجيرنا وجوانيا كان يارسان ديرن هين كان دني خوارت كسري كان نانا ستان نازانا ولا إيلاج هاتنا للأو خاوبيمانية باشدارن کەڕا سەربەخۆیی کوردستان هەوڵ بێ خۆ تو لەورە مایە فکری فەلسەفی یە سەربەخۆیی ڕاستەکانی کوردستان دیریتن بیت لە جەنماڵکەی کەیتی خوێردارە نەتەوەلێکتر تورک و فارس و نازانم عەرەب لێی لای توایتن وە چەند مەسەڵەن سەربەخۆیی نەتەوەی ساز بکەی وە کام مایەگەل فکری فەلسەفی وە وە کام لەبان کام ڕیشەل تاریخی وە و ئێستا کە تماشاکەی جمهوری ئیسلامی سە من توانم شەبەکەکانیان بناسنم کە لە دەوری ڕێخەراوە واستەڵا کە خەباتی کوردانەکەن گشتان ڕە دەستنیشان بکەن گشتیان کردنەسە چا کردنە سە فیلتر ئەوەی کە نەیلن پۆستەکان من کەسێک فڕواردی بکێتە ئەو پەیج و لاپەڕەوە لەیانە و لە میدیاکانن منتەشرێ بکێتن پەیج و لاپەڕەوە فەیسبووکیان و لە سایتەکانان منتەشر بکەن خۆیان منتەشر ناکەن کەسێکی کە فڕواردیی بکە زوو نایلن مین بوتن وڵاوە بوتن وڵایەکی یەکیانی وڵایەوە بکەن زوی ئەوە یەکی نەزانستە ئەلبەتە لە ئەنداموێ لە ئەو مدیریەتە وڵایەوە بکێتن زوو جاشەکان لە هینێکەن حەزێکەن لە ماڵپەڕەکە بوت لە گرۆپەکە بوت لە لاپەڕەکە بوت کوتا ئەرزم یەسە هەمیوارم کە کوردگەل بانە خۆیانە وە تایوەت ئێرەکانی وجود دیرێتن ڕۆشنبیرگەل کورد بانە خۆیانە کە ئیمن مەجبور نەوی من نەوینە یە ویژمان یا یە دیسکۆرس یا یە گفتمانە ڕۆشن فکرانە یا ڕۆشن بیرانە وە دمژین پڕۆ بکەین جێ نەوینە یا مەدان ڕاستیازمایی وە دمژین پڕۆکەی من لە دەفا لە دەساوەردەکان و لە دەفا لە نەزەرات و کارنامەی خۆمان خۆیسە ئیمە مەجبور بیم لەسن وە زوان تاڵ وە زوان ناشێن و ئەلفاز ناجور دەفا لە خۆمان کەیم چون گشتی هەرکە ڕێوازووی هین خۆی وە مقەدەس زانێتن تەنیا ڕێی لە ئەستدڵال هارینە خۆیمە ئەسنا دایمنە ئەستدڵال کردیمە گشت وە درست تی کردیمە مەراحڵەکان دەفا لە خۆمان معرفی نەزەرات خۆمان وەلی چەکەتن کەس گوش نەتەکان لە ئەستدڵال لە ئەسناد دەهێنی مە مەجبور کەفتیمە چە وە دمژین بیشی مناغە تۆ هیچ نییتەخە تو لە کووری کیویژ تو یارستانیتن وە پای کاما یارستانی بینە تو ئەحمەقی من بی سەرچاوی یارستانی بینە تو نادانی من بی لە سەرەتاوە کە من فکرم ڕەسیە با مەذهبی کە ناسیا فکرم ڕەسی نەوی یعنی گشت ئەسنادەکان ئەوە وەتن گشت کتاوەکان ئەوە وەتن گشتن واسەڵان نەتیجەی مێنەوانی و لێکۆڵینەوە و نازانم پەژوهەش و یانە گشتە وە ڕەسانی کە من ئی جور لە ڕوانگەی خۆمە لە دیدگای خۆمە
ای جور تصور کردم که این مذهب باقی مانده او شهرستانیت یارستان است که من یا هر آین کردان است که من حلوه گردانی معنی کردیم شهرستانیت کردان یا شهرستانیت یارستان یه طول تاریخه اجبار یعنی هین کردیسن آلوگور و سریان لإجبار آلوگور و سریان هاتی و چنسا قالب مذهبو و دیوار معلوم بی که یعنی هین ایوانوفو نازنم کنری هنری کربن و نازنم دکتر محمد مکری و حاج نعمت الله جهون آبادی مکری و یعنی این مسئله دامرزن و او تاریخه او هویته او جهان بینی فکری فلسفیه تا زمان فیلسوفل گوره تیمور بانیارانی و نوروز سورانی تا یاری سردم اوانه که هاتیه زنه بیست باز تولید بیست تا اوان تا زمان حالا بوده 80 سال نه تاریخ کنج لناو بردن 90 سال یا 100 سال اول ای جهان بینی فکری فلسفیه و ای شهرستانیت لو هاتن نسن یعنی ایمه چیم نسسری لنوشتراو هم لویدو کن چیم نسسری در نتیجه کشیان و کشیان سران یا کشیان شاوزیرگل یاری او سردما و توچان دمو دستگاه یاری ای انگلگلا کریانس خاون شهرستانیت کردان که برای و سند و او فرچی مسری ولی خود لی ویدو آخری چه دیگر ناو ناسیونالیزم تمدنی برای هینتر و شاریاتر دواره خالگلی که مهم تکرار وکن یا او باس خالگلی که مهم لو باس خب در نتیجه یانه چه بینسن و گرد قزل باشی لبینس لجیر علم و حاکمیت شاعر صفویه یعنی بینس آیم هساوی فریان و تا چندین خانه و اصلا خانه یا چندین فرقه لیان دی سده دوانزه قمریه درست بیسن 5-6 خانه تازه باقیانش لسردم صفویه خب یعنی ایسا بحثی ده این نظراتا زلالتر و بینسن لبار فکری فلسفی و ایسا زلالتر و بینسن ایملتی ای زیادت لدو ده توانستی من لافاول جعلیات هین بکی من لا بخيم لاو آواريل جعلون ناپاکر لبان گوهرکان لا بیمن و ایسا گوهرکان و جلادریایی توانی من چبکی من لبار فلسفی و گرد مکتبه هاو تراز لدنیا دوران باستانه این بکیم براوردی بکیم و بتوانیتن بیشتر ناو قشر و اسرار روشن فکر و کار به خوراتر بودن و خاصر لیلی حالی بود ولی جمهوری اسلامی لطریق ایجا شلوه لطریق ای و اسرار خراول خبات کار
كردوك للراسية نابود كرم ما يغير كرد يبنى ما غير كرد يريشي كرد شكتن ديريتن لاتملي إيمد اگر كان إير خراولا چشتك لكردايتي بزانستان تنيا لطريق وصل مصاحبه و دانان سمینار را اندامولیان و را سرکردایتیان یا لباشور لری مدیاکان او را که دستان واستر بی لرزان کوکان بتوانستان مسابقه لیک و گردیمه بکن پرسیار جوالی بخانه ری لباری لیک و توضیح بتوانستان شکاری بتوانستان بیا حمایت معنوي كرأي ورأي نظرات رأي ما يغلي لأصل فكري فلسفي كردانا ومن فشار كم تريك خاتم الملليان جمهوري إسلامي ودخل نكردن وخاطر يا مار مردو زنوه نكن تمدن قوران وصل لمفهوم قوران يعني چه داشتن ترس داشت لمفهوم قوران وعنوان هویت خویان وعنوان شارستانیت بومی خویان خلقیا مغز فیلسوفه خویان يعني چه دلی هین داشتن ترس داشتن ترسیش دیلن هرمن من آگاهانه همیشه وطن تمدن یارسان وطمه تمدن کردانیش وطمه تمدن گوران یا شهرستانیت گوران وطمه شهرستانیتی کردان وطمه یه مایه فکری و فلسفی هاوبش گشت پارچکان کردانه یاریکان لناو گشتان درست بیسن یاری گشت کردیه ل گشت بشیل کرده يعني حالي ناون طبعا وأسرع لطريق حمايتي الخارجي بتوان داسة بين السر مردم نيجي وهيز وهاز درونية إنسان كرد و كومالغاغل كرد كبونه يك كومالغاي واحد كبتوان يت نوع بنيته كردي سوسايتي يا كومالغاي كرد كبتوان الساختاري كي یا هین داشت یا جسد داشت یا مل بودن یا سر داشت هر وجوده که فیلسوفه کردان لهر سردمی که یاری خصنص ری هولدانست لطریق دیوانه کان و جم جهان مای کرد که تشکیل دریای لاندامول گشت اندامول دانه بازگل گشت بشکان کرد که لناو او جنبونو و بتوانن لو روا چپکن نتوسازی بکن و کرد و بوته یه پیکره که یه ملدری و یه سردری شریانگلی گشت و یک وصل شریانگل فکری شریانگل وصل فرهنگی گشت و گردیه که پیوندری ارگانکان دست پای گشت و گردیه که پیوندری و یاری رازی من توانتن ای اندامول انسانی یا عنصرگل انسانی ای جسه چپ کتن و یک پیوند بیت و یک او جواب که چپ کتن هر انسان کردی پادوی رایانه ویش بکرم و هر حال من ارزم یسا که این رخراوه هنا یاری کرده یعنی که سیفرات اولا انسانی شریعه رو جگوتم شریف و مسئولیت پذیر لگیفان و لوقت خویان و نیت پاک و جنبش دموکراتیک ارسان و سازمان دموکراتیک ارسان ساز کردن ولی اوان شوان اوان لفزولی لرا مزد را مزدوری چه شوای شو خستنت وگر مزدوری دیکتر چه که شد عقل کردن
که خویان لباس مسلمینی کر و نازنم ریکخر هین کردن ظاهر بین ایمن هین ناتوایم هین که من هتوایم من مرد مکرک بخیم خومان کاندید ناکی من راهیوچ که جاش بید برز گیان او هم که شلشا و کلی دوان معلوم بی که جاشیتن و گرد آغاتا هاو جاشی یتیمی و هر حال من اسا لراسي او ويدويشا پیشکش بکم و ویدو ناسیونالیسم تمدنیا دی تمام فعالیت کنم هر جایی که آگاداری اقدام مثلا قط کم چون ای باسکره باید کنه روشن فکری الکرد رای بکفتانه کوانوی ارکان انسانی المسئولیت پذیر اصلا لمعنی روشن فکر خویان بیاتانو باید کنه خویان در و در باتن و شونی باسکره بگردیان را فهمی که من چوت مز چنیو سامسه که بتوانن بفهمن و بتوانن یه بحثی گوگرد من بخانه جریان گفتگویی که بتوانن ارزش بین خویان ارزش بین باسکان که یعنی وی معنیسه که ارزش دن خویان ارزش دن فکر و فرهنگ بومی خویان ارزش دن ریشه خویان ارزش دن تاریخ خویان ای بحثی خب من بتوانم و بازار دکان دابناتم هر ویدوی که دکتاوه بشن تماشای بکن خو هر ویدو 2-3 ساعت من هزاران واسه دیان سرچو خصم سوارچو هزاران لاپره خصم سوارچو یا یک مختصر وکرد مثلا کل وکرد مثلا باسی که چند ساعته من بتوانم بازار دکان و سریع اندیشیلو گشته یعنی کفایت واسه بروانامه پروفسوری دیرن این بحثی ده هانو سته که دیان کس و صدان کس و پیان و لینسانس و دکترا و نازم پروفسوری بگریتی بحثی ده من ایرکن بتوانم بازار دکان بناتم هر تفسیر هر بنیک توانم کم جزوه که راخم بفروشم بتوانستم بفروشم و توانمیش بفروشم علیسیچ من وقتم بالا دسترس بودن لإيران وك ليلة النداري وبدبختي ليلة هيك فلتر ومعنى سازي جمهورية إسلامي والرهاد لشانين كانال وتلجرام وإنستغرام وفيسبوك ونازنم ويب سايت يعني الاختيار مردم بودن ومردم بتوانن سرمایه گذاری دانایی لوجود خویانه بکن و من بتوانم وەکو سەرا و وەکو سەرچەوە تەنیا چ بکەم پیشکەش بکەم شتێک تازە ئەرائە بێم نەزەرات تازە دەربارم و بتوانم ئی جەریانە قەت نەوتن وەگەر کۆمەلگایە هەمیشە لە جەریانە بوتن ئی داناییە دەور بێتن و ئی وەخۆشیوە یا وەخۆشیوە و لطفە ئینترنێت توانست دوریش بێتن جەمعیەت فرەفرە گەورەیەک لە کوردان بتوانن تازە لە قەیر کوردیش بتوانن وەگەری بەحسێ لە ئاشنا بن و لەلێ کارگوەر بن و زانیاریان بۆ لەسەر هەمیوارم کە ئەزیەل کە کومەک ناکەن و تۆخواتە من دی لێریان دەستکیشان کە دیسکورسێک ڕێ بخەیت و فلان و بیمان من هەرۆجەیە کە ئەرز کردم دێرم تەمام بکەم ئی باسی لە متای باس بەرهەمەی لە بەرهەم فکری منە یانە کارنامەی منەوە یە کۆپیڕایتان هین منە کەسێک لە ئی مەفهومە لە ئی نەزراتە بدون ئیجازە من ناتوان نەبایەتەکانێ للي استفادة بكيس وجدان داشتو اخلاق داشتو وقت استفادة كي دزية بدون اجازة ويا كان تعريف وتخريبيش للي استفادة كان ولا ربنا تشبر وكاول كارية ودي جاشية اللي راسية مزبيرة انا هين بي واسرا پاره و قول باشی که پاره ور بری لکومان اسلامی ور نوری کارکی جاشان است. ویسه که تنیا ایسا توقعون ویسه که جاشی نکن کردی جاشی نکن لطمنن لی باسیره و بیلنی را نسرگل آینده که خاصتر لی حالی بن
و درست لی کلک ور بور اوات سلامتی را گشتن دیر